بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست بەوەی کارکردن بۆ بەرژەوەندی تایبەت و پۆست لە بەغداد دەسەڵاتدارانی هەرێم هەموو کێشەکانی خەڵکی کوردستانیان لە ئێستادا لە موچەدا لە بەغداد کورت کردوتەوە و لە کاتێکدا کە کێشەی مافە دەستوریەکانی خەڵک کوردستان لە موچەدا کورت کراوەتەوە بەڵام کێشەی موچەشیان لەگەڵ بەغداد بێ چارەسەر ناکرێت و مانگانە لە دەسەڵاتدارانی بەغداد دەپارێنەوە بۆی کە بڕەپارەیەک بۆ هەرێمی کوردستان بنێرێ. ئەمە لە کاتێکدا پێشتر بەرپرسانی هەرێم و توێژیان لەگەڵ بەغداد دەکرد لەبارەی جیابوونەوە بەڵام ئێستا کێشەی موچەشیان پێ چارەسەر ناکرێم. شەو لە بەرنامەی ئەمڕۆ سەرەسەرم پرسە دەکەین بە میواندارێک لە بەڕێزان شیروان شەمێرانی شارەزا لە کاروباری عێراق لە ستۆی سەرکی هەروە لە کەرکووکشەوە محەممەد ناسڕەدین سکرتێری مەکۆی کەرکووکی بزۆتنەوەی گۆڕان. سەرەتا راپۆرتێک دەبین. دەسەڵاتدارانی هەرێم لە بەغدا تەنیا چاویان لە خواستی حزبی و شەخصیە. بەو هۆیەوە کێشەکانی هەرێم لەگەڵ بەغدا لە موچەدا کورت کراوەتەوە بەڵام ئەو کێشەشیان پێ چارەسەر ناکرێت. ڕێبوار کەریم ئەندامی پەرلەمانی عێراق لەو بارەیەوە دەڵێت دەسەڵاتدارانی هەرێم کە دێن بۆ بەغدا لە گفتوگۆی پێگەێنانی حکوومەتدا تەنها داوای سەرەکیان پۆست و پارەیە. پارەیان بۆ ئەوە دەوێت بەچکەچک بیدەن بە موچەی هەرێم و داهاتەکانی هەرێم بۆ خۆیان ببەن و تاڵانکاری نەوت و گومرگ بەردەوام بێت. ئەو پەرلەمانتارە دەژڵێت دەسەڵاتداران کە دێن بۆ گفتوگۆی پێگەێنانی حکوومەت و ئیدارەی دەوڵەتی عێراق هەرگیز نە لە دوور نە لە نزیک داواکاریەکی جدیان بۆ مادەی 140 چارەنووسی کوردانی ناوچە دامڕێنراوەکان پێشکەش نەکردووە، بەڵکو باسی شێوەی درێژەدان بووە بە تاڵانکاری نەوتی ئەو ناوچانە. لە کاتێکدا کێشەی کورد لەلایەن دەسەڵاتدارانی هەرێم لە موچەدا کورت کراوەتەوە بەڵام دەسەڵاتدارانی هەرێم نەیتوانیوە ئەو کێشەیەش چارەسەر بکەن. بەهۆی بوونی بندیواری زۆریش لە لیستی موچەخۆرانی هەرێم فەرمانبەرانی ڕاستەقینە کێشەیان بۆ دروست بووە و نەشتواندراوە بەو هۆیەوە لیستی موچەخۆران بۆ بەغدا بنێردرێت. کورد بەگشتی و جەلال جەوهەر ئەندامیخانەی ڕاپەڕاندنی گۆڕان لە وتارێکدا بە ناونیشانی ململانەی زلهێزەکان و مەترسی و لێکەوتەکانی لەسەر کوردستانی عێراق نووسیوێتی گەندەڵی لە هەرێمی کوردستان بووە بە هەڕەشێکی گەورە و ترسناک لەسەر ژیانی سیاسی و ئابووری و دارایی و کۆمەڵایەتی و ڕۆشنبیری و ئاسایشی وڵات و میلەت. ئەندامەکەی خانی ڕاپەڕاندنی گۆڕانەوەش دەخاتە ڕوو لە هەرێم نزیکەی 1,500,000 موچەخۆر هەیە، بە تەقدیر نزیکی 1,400,000 لە میلاکاتی هەرێم زیادە و بۆ ئامانجی کەسیەتی و حیزبی دامەزراون. جەلال جەوهەر دەژڵێت لە کۆی 1,500,000 موچەخۆر بە ئاعترافی حکومەتی هەرێم زیاتر لە 650,000 موچەخۆری بندیوارە و موچەی مانگانەیان نزیکەی 450 ملیۆن دۆلارە. بەهۆی شەیداییان بۆ پۆست و پارە دەسەڵاتدارانی هەرێم کێشەی خاک و مافە دەستوریەکانی خەڵکی کوردستانیان لە بەغدا لەبیر کردووە، هەموو کێشەکانیان لە موچەدا کورت کردووەتەوە بەڵام ئێستا کێشەی موچەشیان پێ چارەسەر ناکرێت و مانگانە لە بەغدا دەپاڕێنەوە بۆ ناردنی بڕە موچەیەک. جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز سوپاس بۆ میوانەکانمان بەخێر بن کاک شیروانەگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سەبارەت بەوەی هۆکاری چێک ئێستا هەموو کێشەکانی خەڵکی کوردستان و مافە دەستوریەکانی کورد لە بەغداد لە موچەدا کورت کراونەتەوە بڵێن ئەو کێشەشیان هەر پێ چارەسەر ناکرێت. خۆی ئەگەر ئێمە بگەڕێنەوە بۆ مێژوو یان ڕێچکەی ئیدارەکردنی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بۆ ئەو کەیسانێکەوە لە نێوان هەرێم و بەغدایە هەیە ئەتوانین هۆکارەکانی دیاری بکەین کەەوە تا ئێستا لەو دۆسیانە بۆچی شکستیان هێناوە بەڵام بۆچی ئێستا مەسەلەی موچە بۆ نمونە یان پارە بۆ دەستەواژەیە بڵێن مەسەلەی پارە بۆ بە لە پێشترین کێشەیەک یان قەیرانێک یان دۆسیەیەک لە پەیوەندیەکانی نێوان هەولێر و بەغدا هۆکارەکەی ئەوەیەکەوە ئەم مەسەلە پەیوەندی بە مردن و مانەوە هەیە، پەیوەندی بە ژیانەوە هەیە، ئەوەیەکەوە پێ ئەوترێ بژێوی و ڕۆژانەی مرۆڤ کاتێکەوە حکوومەتی هەرێمی کوردستان خۆی ناتوانێت بەو داهاتێکەوە هەیەی بەهۆی گەندەڵیەوە تەمان بەهۆی دزیەوە بەهۆی ئەوەی کەەوە خۆیان بۆ خۆیان ئەیبن ناتوانن کەەوە ئەو موچەیەی کە بەشێکی زۆری ئەندامی دوو حیزبەکە خۆیەتی ئەو موچەخۆرانێکەوە ئێستا لە هەرێمە هەن بەشێکی زۆریان ئەندامی دوو حیزبەکە خۆیانن ئایا موچەخۆری شەرعەیە یان ناشەرعەیە یان نایەساییە ناتوانن کەەوە ئەوە دابینی بکەن ناچار ئەبن بیکەن بە
کاری لە پێشینیان کاری ژمارەیەکیان بۆ ئەوەی کەەوە مامەڵە لەگەڵ بەغا بکەن داواکەن بەغا ئەوان پارەیان باتەوە هۆکاری سەرەکێتی چونکە حساسترین شتێکە ئەکرێ ئینسان لە هەر شوێنەکە بێت تەنانەت لە ناو خاکەکەی خۆشیانە بێ بەس پارەی هەبوو ئەتوانێت بژی دەرامەتی خۆی دەرامەتی هەبوو ئەتوانێت زۆر باکی نەبێ بەڵام کە مەسەلەکە هاتەسە تەهدید کردنی دەرامەتی تاک بمرێ یان نەمرێ مناڵەکەی پارەی هەبێ شیری بۆ بکڕێ یان پارەی نەبێ شیری بۆ بکڕێ ئەوە ئەبێتەوە بەڵام ئەگەر لە چوارچەوەکەی هەموویە ئەچێتەوە ئەو خانەی خراپ بەڕێوەبردننی دەسەڵاتدارانی هەرێم بۆ دۆسیەکان لە هەرێمی بەس دوای لە پێناو ئیرفانی دەسەڵاتداران ئەوەی بەسەراتوە کە ئێمە لەگەڵ بەغدە ئێستا تەنها کێشەی موچەکەش چارەسەر نەکرێت ئەگەر دەناگرن لە بڵێنە ناوخۆ داهاتەکانمان زۆر ئەگەر بۆ گەندەڵی نەڕوا دەمانتوانی لێرە بەو داهاتەنە ئیدارەی موچە بدەین لەگەڵ بەغداش کێشەکانی تر وەکو خاکۆنش چارەسەر بکەین مەسئلەی خاک یان بابەتەکانی تر خۆی مەسەلەکە تەنها خاکە ئەوەی کەوا پێوترێ مادەی 140 ئەوەکەی هەمووی پەیوەندی بە هەندێک خلافیاتی تەفسیری دەستورەوە هەیە هۆکارەکەی بۆچی گەشتە ئەمە هەل لە سەرەتا ئەمان ئیدارەی یعنی ئەم حکوومەتە نییە ئەم حکوومەتە تحملی هەموو شتێناکە بەڵام لە هەمان کاتە درێژە پێدەری حکوومەتەکانی ترەوەتە هەر ئەو هێزانەی کەەوە ئێستا دەسەڵاتدارن هەروانش پێشتر دەسەڵاتیان هەبووە ئایا لە چوارچەوەی دوو حیزبەکەیە بوو بێ یان لە حیزبێکی تر لە چوارچێ لە دەرەوەی دوو حیزبەکە دروست بوو بێت و لە دەسەڵاتا بێ یعنی دەستیان هەیە لە ئیدارەکردنی ئەم بارودۆخەی کەوا لە هەرێمە هاتووە تا ئێستا گەشتۆتە ئەمە دامەزراندنی سیستمی ئابووری یان دابایان بازرگانی یان دەستخستنی پارە یان داهات ئیتر ئایا بەنەوتە ئایا بە باجی کۆمپانیا ناوخۆیەکانە باجی ناوخۆی وەزارەتەکانی ناوخۆیە یان ئەوەی کاپی ئەوترێ گۆمرگ ئەم سێداهاتە هەر لە سەرەتاوە دامەزراندنی وەک داهاتێک بۆ پارە لە هەرێمی کوردستانە بە شێوەیەکی هەڵا هاتووە بە شێوەیەکی لەباتی ئەوەی سیستمێکی ئابووری بێ لە بەرژەوەندی هەرێمی کوردستانە سیستمێ بۆ لە بەرژەوەندی دوو حیزبەکە بەو شێوەیە دانڕشتووە تەوەقۆی ئەوە نەکراوەکە لە دەرفەتێکە یان لە مەرحەلەیەک لە مەرحەلەکانە بەغدا پارە لە هەرێمی کوردستان بگرێتەوە یان نرخی نەوت دابەزێ یان داعش بە یان هەر شتێکی تر کاتێکەوە بە شێوەیەکی یان بابزانی گەندەڵی تەنها لە مەسەلەی نەوتان نییە گەندەڵی لە خودی ئیدارەکردنەکە یعنی گەندەڵی بە شێوەیەکی فراوان سیستمی کارگێڕی لە هەرێمی کوردستانە ڕاگرتووەتەوە بۆیە بەم شێوەیە ئیدارە کراوە گەشتونەتە ئەمە ئەگینە ئەمان ئەگەر بەو شکلە نەبووایە ینی نەوت ئێستا بەغا بۆ تحملی ئەوە ناکەکەەوە ئەمان ئەڵێن داهاتی 250,000 بەرمیل نەوت ئەدەینە بەغا بۆ بەغا نایەوێ ئەڵێ بۆ خۆتان چونکە ئەمان $7 تا $10 تا $12 ئەدەن بە بەغا بەرامبەر بە هەر بەرمیلێک بۆ چونکە ئەو گرێبەستانەی کەەوە کردویانە لە ڕابردوو بە شێوەیە گرێبەستەکە داڕێژراوە ئێستا بەغا ئەسڵەن قبولی بکە ئەبێ بە بار بەسەرەوە بەغا ئەوێ بەرمیلە نەوتەکەی تەسلیم بکرێ ئەمە ناتوانن چونکە نەوتەکە بەگرێدەستی لە پێشینە فرۆشراوە بۆ دەیەها ساڵی داهاتوو بۆیە ئەڵێن داهاتەکەیتان ئەدەنێ بەغا قبولی داهاتەکە ناکە ئەڵێن خاڵە گومرگیەکان ناتوانن تەسلیمەکەن تەسلیمکردنی خاڵە گومرگیەکانی هەرێم بە بەغداواتە هاتنی دیوانی چاودێری دارایی بەغدا بۆ خاڵە گومرگیەکان واتە ئاشکرابوونی هەموو ئەو گەندەڵیانێکەوە ئەم دوو حیزبایەکەن لەو خاڵە گومرگیانە بەڵێ سوپاس دەکەم دەگەڕێم وڵات کاک محەممەد سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێزیشت دەمەوێت سەرنجی بەڕێزیشت بزانم سەبارەت بەوەی کە بۆچی ئێستاوای لاتووە کە هەموو کێشەکان لەگەڵ بەغدا لە موچە کورتکراونەوە لە موچەش شکستیانی ناوە یاخود زۆر جار وەکو فەلسەفەیەک فەلسەفە لێدانێکیش دەسەڵاتدارانی هەرێم دەڵێن حکومڕانی تەنها موچە دابەشکردن نیە کێشەکانی ئێمە لەگەڵ بەغدا تەنها موچەنی لە کاتێکە خۆیان بارودۆخەکان خۆڵخاندووە سەڵاو ڕێزم بۆ بینەرانی کەناڵی پەیام و بۆ میوانە بەڕێزەکەتش دیارە ئەوەی کەوا زۆر سەرێکیە حەقە ئەو پرسیارە لە خۆمان بکەین لە 2014ەوە حکوومەت وەفد دەنێرێ ژمارەی ئەو کەسانەی کەوا وە بۆ وەکو وفدی هەرێم چوون بۆ بەغا سەروی سەدان کەس ئەبێ سەروی 500 کەس بەشدار بوو وەکو وفد کە بەشدار بوونە لە بەغدا نوێنەرایەتی کوردیان کردووە لەگەڵ 4 سەرۆک حکوومەتی جیاوازی بەغا دانیشتن کراوە پرسیار ئەوەی بۆچی تا ئێستا کورد نەیتوانیوە بگاتە ڕێکەوتنێکی دوورخایان درێژمەودای مەلامح وازە پێم وایە خاڵی سەرەکی کەوای کردو ئەو ڕێکەوتنە دروست نەبێ ئەوەیە ئەو وەفدانەی چوونە هیچ کات نوێنەرایەتی بەرژەوەندی خەڵکی هەرێمیان نەکردووە لە بەرەوەی زۆر کات بەرژەوەندی خەڵکی بە تایبەتی لەم بارودۆخی ئێستا ئەوە دەخوازێت کە ڕێکەوتن هەبێ
لەگەڵ بەغدایە بۆ ئەوەی ئەو بارگوزەرانی ژیانی قورسەی ئێستای خەڵکی هەرێم تۆزێ سوک بکرێتەوە. بەڵام ئەو وەفدانەی چوونە لە چوارچێوەی بەرژەوەندی حیزبی و لە ناو حیزبەکانشە لە چوارچێوەی پاراستنی بەرژەوەندی هەندێک کەسی حیزبی چوون، بۆیە هیچ کات دەرفەتی ڕێکەوتن نەبووەوە. ڕێگەرش لە دەرفەتی ڕێکەوتن بەرژەوەندی حیزبەکان و بەرژەوەندی ئەو کەسانە بووە لە ناو حیزبەکان. دیارە کاتێککە ئێمە باسی ڕێکەوتن لەگە بەغا دەکەین، پرسی سەرەکی ڕێکەوتن پرسی نەوتە. من پێم خۆشە لێرە یەک مێژوو بۆ خەڵکی کوردستان باسکەم بۆی کە بزانن لەو مێژووەوە کورد خاوەنی بڕیار نەماوە لە نەوتی هەرێمی کوردستان لە سیانزەی دەی 2013ەوە کاتێک کە سەرۆکی ئەو سای حکوومەتی هەرێم نێچیرەڤان بارزانی باز لە عەقدی 50 ساڵە دەکات لەگە تورکیا. لەو ڕۆژەوە کورد چوەکو حیزب چوەکو حکوومەت خاوەن بڕیار نەماوە لە پرسی نەوتە تا بتوانێ بڕیاری سەرەکی لێ بدا بەوەی لەگەڵ بەغدا دەتوانێت ڕێککەوێ یا ڕێک نەکەوێ. کەواتە سەرەکی ئەو خاڵە سەرچانەی کە وای کردووە نەگەین بەو ڕێکەوتنەی لە خزمەتی خەڵکییا بێ ئەوەیەکە بۆ خۆی کورد ئێستا خاوەن بڕیاری نەوتەکەی خۆی نییە لە ڕێگای ئەو عەقدە 50 ساڵیەوە و لە پێناو پارێزگاریکردن لە بەرژەوەندی چەند کەسێکی حیزبی و بەرژەوەندی حیزبێک و بنەماڵەیە نەوتی هەرێمی کوردستان بڕیارەکەی ئێستا لای دەوڵەتی ئیقلیمی تورکیایە و ڕەنگە ڕووسەکانش لە ڕێی بۆ ڕیگواستنەوەوە ئەوانش بەشدار بن لە بڕیاری نەوتکەواتە نەوتی هەرێمی کوردستان بڕیارەکەی ئێستا لای کورد نییە. بۆیە ڕێککەوتن کە کاتێ نەوت خاڵێکی سەرەکی دەبێت گەیشتن بە ڕێککەوتن زەحمەت دەبێت و بەرژەوەندی کەسە حیزبیەکان وای کردووە. کێشەش لەوەیە ئەوانەی کەوا بەرژەوەندیەکەیان وەکو حیزب و وەکو کەس ناخوازێ لەگەڵ بەغایە ڕێککەون ئەو کەسانن کە بۆ خۆیان خاوەن بڕیارن لە هەرێمی کوردستاندا. یعنی بۆ نمونە ئێمە ئێستا کێشەی نەوتی لە هەرێمی کوردستان ئەگە ببینین بەدەر لە دەسەڵاتی تورکیا و بەغداش بۆ خۆی پرۆسەی نەوت ئەوەنە پرۆسەیەکە شەڕی قورسی لە ناو حیزبێکدا و شەڕی قورسی لە ناو بنەماڵەیەکدا لەسەر دەکرێت ئەو ساتیە دەگەین ڕێککەوتن لەسەر پرسی نەوتی هەرێم کارێکی قورسە. ئێمە بۆ نمونە دوای تێپەڕبوونی ساڵێ بە سەردامەزراندنی حکوومەتی هەرێمی کوردستان تا ئێستا خاوەن وەزیری سامانە سروشتیەکان نین. ئەوەی کە هەیە بڕیار بۆ وەزیری سامانە سروشتیەکانی پێشووتر ئاشتی هەورامی دەرکراوە کە وەکو یاریدەدەری سەرۆکی حکوومەت بە 5 دەسەڵاتی گەورەوە ئەو ڕۆڵە ببینێ، بەڵام تا دوای ساڵی ئامادەنیە بگەڕێتەوە کوردستان ئەو ڕۆڵە بینێ. ئەمەش تەنها لەبەر ململانەی و بەرژەوەندی کەسەکانی حیزبی لە ناو پارتیدا و بەرژەوەندی دەوڵەتی ئیقلیمیەکان بە تایبەتی تورکیاکەواتە ڕێگری سەرەکی لەوەی کەوا لە چوارچێوەی بەرژەوەندی خەڵکیدا لەگەڵ بەغدا بگەینە ڕێکەوتن ئەوەیە کە بڕیاری نەوت لای کورد خۆی نەماوە و بەرژەوەندی حیزبی ئەو کەسانەی کە خاوەن بڕیارش لە هەرێمی کوردستان ڕێک لە ڕێکەوتن. باشە ئەگەر لەگەڵ بەغدا بڵێن لە مەسەلەی نەوت لەگەڵ بەغدا ڕێک نەکەون و بڕیاری نەوت لای دەسەڵاتدارانی هەرێم نەمابێ، ئەی خۆ بۆ خاڵە سنووریەکان بڕیارەکە لە خۆیاندانیە بۆ چی لەوبارەی و لەگەڵ بەغدا ڕێک ناکەون؟ ئەمڕۆ بڵێن دەسەی دەواازە سنووریەکان لە عێراق باسی لەوە کرۆ کە تاکو ئێستا هەرێم وەڵامی نەداونەوە بۆی کە دەواازە سنووریەکانی هەرێم بە بەغداوە ببەسترێنەوە. دیارە ئەمڕۆ کێمە باسی بڕیاری ژمارە 13 2019 دەکەین کە تێیدا خاڵە سنووریەکانی هەرێمش دەبەسترێتەوە بە حکوومەتی فیدراڵ و خاڵێکی کەش کە باس کراوە دروستکردنی بەڕێوەبەرایەتی ئاسایشی فیدرالی فڕۆکەخانەکان کە ئەم بەڕێوەبەرایەتیش نوێ بکرێتەوە دروست بکرێتەوە ئەمن و ئاسایشی فڕۆکەخانەی ئەولێر و سلێمانیش دەکەوێتە ژێر دەسەڵاتی بەغدا. کەواتە هەندێ بەرپرسی هەرێم لە نەوتەکەدا بەشدارن، بەرژەوەندیان هەیە لەوەی ڕێک نەکەوین. خەتی دووەمی بەرپرسەکان بەشدارن لە تیکە چەورەکەی گەندەڵی خاڵە گومرکیەکان کە ئەمەیان بۆ خۆی بەرژەوەندی سەفی دووەمی بەرپرسە سیاسیەکانی هەرێمی کوردستانی تەیە. کەواتە ڕێگری سەرەکی لەوەی کەوا ئێستاش تا ئەم دەقەیە ڕێکەوتن لە خاڵە سنووریەکان و نەوت ئەوەیە نەوتەکە بەرژەوەندی بەرپرسە باڵەکانی تەیە و خەتی دووەمی بەرپرسەکانش لە بابەتی سنوورەکە بەشدارن لە خاڵە گومرکیەکان لەوەی کەوا بەرژەوەندیان هەیە و هەتا سەرۆکی حکومەت لە دوا دیداری لەگەڵ میدیاکارانە پرسیاری لێ دەکرێت ئایا تا ئێستا لە گومرکەکانە داهات هەیە کە تەواو لە ژێر دەسەڵاتی حکومەتدا نەبێ. زۆر بە ڕوونی باز لەوە دەکات بڵێ ناتوانێ بڵێ 100% دەڵێ ئێمە ناتوانین بڵێن لە 100% داهاتی گومرکەکان ئێستا لە ژێر دەسەڵاتی حکومەت هەرێمە. کەواتە حکومەت ئەمڕۆ خۆی اعتراف دەکات بەوەی کەوا دەسەڵاتی ستەواوی بەسەر گومرکەکانە نییە. بۆیە ئەو گومرکانەش و خاڵە سنووریانەش بەرژەوەندی گەورەی هەندێ بەرپرسی حیزبی تەیە دیسانەوە بەرژەوەندی حیزبی بەرپرسەکان ڕێگرە لەوەی کەوا ئەم خاڵش
ئەو ڕێکەوتنە دوورمەودای لەسەر بکرێت. باڵە سپاس دەکەم کاک شیروان کرم بۆ لای بەڕێزت سەبارەت بۆی کە بۆچی لەسەر موچەشکە ئێستا وەکوتمان هەموو کێشەکان لە موچەدا کورتکراونەوە ناگەن بەڕێکەوتن لە کاتێکە 3 مانگیشدانرا و بڵین مانگی هێشت و 9 بەغداد 320 میلیارد دینار بنێرێ بەڵام تاکو ئێستش ڕێکەوتنە گشتگیرەکە نەکراوە و ڤیدیۆ سەدانی بەغداشیان نەکردوتەوە. خۆی ئەمان ئەگەر دەستپاک بوونایە ئەو داهاتێکەوە ئێستاەتە هەرێمی کوردستان لەو 450 بۆ 500 بەرمیل نەوتەی ڕۆژانە لەگەڵ ئەو باج و گومرگانە حکوومەتێکی نەک دەسەڵاتێک یان میلەتێکی 5-6 ملیۆنی دەوڵەتێکی 10 ملیۆنی ئەژیاند بەبێ هیچ شتێک بەبێ ئەوەی کەوەستی بە هیچ کەسەکەمان بای 10 ملیۆن کەس دەبێت یعنی 450,000 500,000 بەرمیل نەوت کەم نیە ئەخر عێراق 2 ملیۆن و نیو ئەفرۆشە 3 ملیۆن چەندێک ئەفرۆشە 18 پارێزگا 34 ملیۆن موچەی 34 ملیۆن ئەدا باشە 34 ملیۆن ئەژێنێ ئێمە بۆ تقریبا لە 125 عێراق بەرمیلی نەوت ئەفرۆشی ناتوانین کە ئەبێژگە لە هیچ شتێکی تری ناتوانین کەەوە میلەتێکی 5-6 ملیۆنی بەڕێ بکرێت. ئەمە هۆکارەکەی ئەوە یەکەوە گەندەڵیە مالێکی لە شوێنێک جارێ قسەیەکی کردبوو توی معلومات زانیاریم لایە بەوەی کەوان نەوتی هەرێم گەشتۆتە ئەفغانستان بە ئەفغانستانی وتبووە بزانم بەرمیل نرخی بە $10 بۆ $12 ئەگەر ئەو $12 بۆ خەڵکی کوردستان ببووایە قەی ناکرد بەڵام بۆ ئەوانیش نابێ. ئەمە ئەسلی مەسەلەکەم ئەسلی مەسەلەکە ئەمێنێتەوە بۆ دەستپاکی بۆ ویژدان بۆ ئەخلاقی سیاسی بەرپرس ئەوەی کەەوە کاتێکایەت بەرپرس ئەوە نییە کەەوە ئەوامر دەربکە تەنها فشە بکە با بڵێ بەرپرس ئەوەیە کەەوە بەرپرسە لەو کارێکەوە هەیەی بەرامبەر بە خەڵک واتە لێپرسینەوەی لێ ئەکرێ بۆچی ئەوتری سیستمی پەرلەمانی چونکە حکوومەت بەرپرسە واتە لێپرسینەوەی لێ ئەکرێ لێ پێچینەوەی لێ ئەکرێ بەرامبەر بە پەرلەمانەکان لە بەرامبەر بە میلەت لە پەرلەمانە ئەمە ئەسلی کێشەکەیە ئەمان بەڕێز 320 ملیۆن بۆ تەنها بۆم 3 مانگەیە ملیار دینار یعنی ملیۆن دلار با بڵین ئەگەر بنێرێت چونکە ئێستا قسەیەک هەیە وەزارەتی دارایی عراقی بە شێوەیەکی ڕاستەخۆ گلەیان کردو لە کازمی کە بۆیە مانگی پێشوو تۆ 320 ملیارەکەت نەناردە بەرامبەر بە هیچ ئەخر ناکرێت چونکە ئێستا کازمی فشاری زۆری لەسرە من زۆر جار لە زۆر شوێنتومە هەرێمی کوردستان هەرگیز لە بەرژەوەندی نییە کەوا سەرۆکوەزیران لە عێراقا ئیحراج بکە سەرۆکوەزیران بۆچی چونکە دەنگی ناڕازی دەنگی دەنگی ناحەز بەرامبەر بە هەرێم لە بەغدا زۆرن کوتلەکان پێویستیان بەوەیە کەوا فشار پەرلەمانیەکان بەتایبەت شیعەکان سونەکان بێدەنگن یعنی ئینسان بە ئینساف بێ سونەکان بێدەنگن بەتایبەت شیعەکان فشاری زۆر لە سەرۆکوەزیران دروستەکەن بۆ ئەوەی کەوا فشار لەسەر هەرێم دروست بکە تا هەرێم زیاتر تەسلیم بێ ئێمە زانین لە 16 ئۆکتۆبرەوە تا ئێستا ئەوەی کە ڕوبەڕووی کوردستان وەساوەتەوە تەنها 8 شابی و هەندێک دەکوت لە شیعەکانن بەرژەوەندی هەرێم نییە کەوار سەرۆکوەزیران عەبدولمەهدی بێ یان کازمی بێ ئیحراجی بکە بەرامبەر بەوکوت لە شیعانە ئێستا ئیحراجی ئەکرێ بۆچی خاڵە سنوورەکان تەسلیم بەغەدا ناکرێت زۆر ئاسانە ناکرێت ئێستا خاڵە سنوورەکان داهاتەکەی ئەوەی کەوا ئەدەزرێ یان ئەوەی کەوا نادەزرێ بۆ کێیە بۆ ئەم دوو حیزبەیە ئەم حکوومەتی کەوا ئێستا هەیە هیچ کێیە هەیە ئەم حیزبانن کەوا ئێستا لە دەسەڵاتە بەشدارن گۆڕانیش تا ئەستێک بەشداری هەیە یعنی ئێستا دەسەڵاتی یەکەم لە سلێمانیە لە ڕووی ئیداریەوە گۆڕانە بە بەرپرسی هەیە لە ناو دەستگای باج و گومرگی ناو پارێزگای سلێمانی گۆڕان بۆ نمونە یعنی بەڵام زیاتر دەسەڵات لای پارتیە بەپلەیەکەوانیش سوودمەند بوون لە داهاتی خاڵە سنووریەکان ئەڵێم بەرپرسن لە ڕووی ئیداریەوە ناڵێم سوودمەندن ناڵێم سوودمەندن سوودمەندی یەکەم پارتیوێکێتین لای ئەوانێک کەوا حکوومەتەکە هی خۆیانە ڕازی نین کەوا ئەم حکوومەتەی هەرێم کە هی خۆیانە دەسەڵاتی هەوێ بەسەر خاڵە گومرگەکانە بە شێوەیەکی تەواو باشە کە حکوومەتی خۆیانە ئێستا ڕازی ئەبن حکوومەتی بەغدا دەسەڵاتی هەبێ بەسەر خاڵە گومرگەکانە یعنی ئەمان لە حکوومەتەکەی خۆیان فێڵ ئەکەن ئێستا چاوەڕێن کەوا ئەمان خاڵە گومرگەکە تەسلیم بە حکوومەتێکی دەرەکی بکەن کە حکوومەتی بەغایە ئەمە هەرگیز ڕوو چونی تو ئێستا خاڵە سنووریەکان لەژێر کۆنتڕۆڵی حکوومەتی هەرێمدا نەماون بە شێوەیەکی تەواو نەخێر بە شێوەیەکی تەواو نەخێر نیوەی داهاتی خاڵە گومرگەکان ئەچێتەوە خەزیێنەی حکوومەت نیوەکەی تری ئەچێتە خەزیێنەی حیزبەکان ئایا لێرە بێیان لە دەڤەری ئەو لابێ ئەمە خاڵێکی تر کاتێکەوە تۆ ڕازی ئەبی ئەو خاڵە گومرگیانە ببەسترێنەوە بە بەغاوە دیوانی چاودێری بەغایەت وردبینی ئەکە
وردبینی پار ئەکا وردبینی دو ساڵی دومانگی ڕابردوو ئەکا وردبینی 2 ساڵی ڕابردوو ئەکا ئەو گەندەڵێکەوە بۆی کەشف ئەبێ ئایا ئەمان تەحملی ئەکەن ئەمە یەک دوو ئایا بۆ داهاتوو تەحملی ئەوە ئەکەن ئەو داهاتەی ئەم دەسەڵاتانەی هەرێم لەو گومرگیانەوە لەو خاڵە گومرگیانەوە دەستیان نەکەوێت وەک حزب وەک دەسەڵات نەکۆک حکوومەت نەکۆک وەزارەتی دارایی تەحملی ئەکەن کەوا ببڕێ پێکهاتەی حزبەکان داهاتی شخصی کەسەکان داهاتی حزبەکان و بەخێوکردنی ئەندام حزبیەکان خۆیان تەحملی ئەوە ئەکا ئەوان ئەو داهاتیان لێ ببڕێ ئەوان ئەو گەندەڵەی لە ساڵانی ڕابردووە کراوە دیوانی چاودێری عێراقی کەشفی بکە ئەمە هەمووی خۆی پرسیارە طبعاً ڕازی نابن من بە قەناعەتی من ڕازی نابن بەڵام ئەگەر خۆیان پاک بن من پێم ناخۆشە تەسلیم بە بەغا بکرێ بۆچی پێت ناخۆشە ئەگەر خۆیان دەست پاک بن باش چونکە قوارەیەکە حەزەکەن بپارێزرێ لە بەرژەوەندی تاکی هەرێمی کوردی و هەر ڕێکەوتنێکیش بکرێت تەنها بۆ 2020 بێ ڕێکەوتنی تازە بۆ 2020 بکرێت ئەڵێم ئەگەر دەست پاک بن ئەگەر داهاتەکە بێتەوە ناو وەزارەتی دارایی و بچێتەوە گیرفانی تاکی کوردی نەک بچێتەوە گیرفانی خەزێنە یان ئیدارە گشتی حیزبەکان سوپاس دەکەم کاک محەممەد بگەرم بۆ لای بەڕێزت سەبارەت بەوەی کە ئێستا بڵین لە هەندێک لە میدیاکان باز لەوە کراوە کە وەکو کاک شیروان ژاماژەی بکرد کە فشارێکی زۆر لەسەر مستەفا کازمی هەیە کە مانگە 320 میلیارد دیناری ناردووە و باسی لەوە کردووە کە لەمە دووە مەلەفی ڕێکەوتن لەگەڵ بەغداد لای وەزیری دارایی عێراق دەبێت پێ دوایە گرفت بۆ کازمی دروست دەبێت گەر ڕێگەنەدەن دیوانی چاودێری دارایی عێراق بێتە خاڵە سنوورەکانی هەرێمی کوردستان و هەمووچەی فەرمانبەرانیش کێشەی بۆ دروست دەبێت دیارە ئەوەی کەوا ناردنی پارە لە بەغداوە بە تایبەتی ئەو بڕێ یەکەم جارش بۆ مانگی ڕابردوو نێردراوە نیەت پاچیەکی کازمی بووە ئێستا مستەفا کازمی و ستافی وزارێکەشی بە تایبەتی وزارەتی دارایی لەژێر فشارێکی زۆر گەورەدان بۆ ئەوەی لە مەودوان ناردنی پارە دەبێت لە چوارچێوەی ڕێکەوتنێکی وازح بێ و مەرجەکانی ئەوش جێبەجێ کرابێ بۆ ئەوەی بتوانن وەڵامی شەقامی شیعی بدەنەوە بەوەی کەوا ئەم پارەی کە لە بەغداوە دەنێردرێ بەرامبەر بەم دەستکەوتانە بۆ یەکەمیان دەسەڵاتی حکوومەتی فیدرال بەسەر خاڵە سنوورەکانە و وەرگرتنی 150 داهاتەکەی دووەمش دەسەڵاتی ئاساییشی فیدرالی بەسەر فڕۆکەخانەکانە ئەوەی کە سەیرە ئەمانە سەر ناگرێ من پێم وایە بۆ خۆی ئەم سیستەمە حکومڕانەی ئێمە هەمانە بەجددی لە هیچ شوێنێکی دنیادا سیستەمی حکومڕانی وانە بووە بەناوە ئێمە سیستەمەکەمان پەرلەمانیە دەبێت پەرلەمان چاودێر بێ بەسەر حکوومەتەوە دەبێت پەرلەمان لێکۆڵینەوە و لێپرسینەوە لە حکوومەت بک بەڵام ئێمە دەبین بە پێچەوانەوە حکوومەت لێپرسینەوە لە پەرلەمان دەکا حکوومەت وا دەکا فشار دەکا کە پارێزبەندی لە ئەندام پەرلەمان بسەندرێتەوە و ئەندام پەرلەمانێک کاتێکە باسی گەندەڵی دەکا حکوومەت بۆتە فشار بەسەر پەرلەمانەوە کە ئەمە بۆ خۆی لە هیچ شوێنێکی دنیای لە سیستەمی پەرلەمانی ئەمە نییە دووش بۆ خۆی ئەمەی کە هەمانە و ناوی حکوومەتی هەرێمی کوردستانە ئەوە زۆر سەیرە ئەوەیە ئەوانەی کە بەشدارن لە حکوومەتی هەرێمی کوردستان و بە تایبەتی ئێستا تۆ سەیریکەی وەک پارتی دیموکراتی کوردستان کە ئێستا پشتی سەرەکی لە حکوومەتەکە لای ئەوە پشکەکانی کەچی لایەکێتی و لا بزوتنەوەی گۆڕانە بۆ خۆیان هەموو کاتێ هەوڵیان داوە ڕۆڵی کەسەکان و ڕۆڵی حیزبەکە سەروی ڕۆڵی حکوومەتەکەەوە بێ یعنی بۆ نمونە تۆ سەیریکە لە 96ەوە نێچی لەڤان بارزانی تا 99 جێگری سەرۆکی حکوومەتی هەرێم دەبێ دوایی لە 99 هەتاکو 2005 سەرۆکی حکوومەت دەبێ بە تەنها دوایش بە بەشداری هەتا ئێستا دو ساڵەکەی حکوومەتی دو ساڵەکەی دکتۆر بەرهەمی لێ دەرکەین سەرجەم سەرۆکی حکوومەت و سەرۆکی هەرێم لەو ڕۆژەوەی هەیە لای پارتی بووە دائیمەن کاتێک کە نێچی لەڤان بارزانی سەرۆکی حکوومەت بۆ کەناڵێکی میدیایی هەبووە لە خزمەت خۆیان بێ باڵێ کاتێک کە ئێستا مەسرور بارزانی چ کاتێک کە ڕاوێژکاری ئەنجومەنی ئاسایشە و ئەو کاتەیکەوە ئێستا سەرۆکی حکوومەتە کەناڵێکی هەیە لە خزمەت خۆیان بێ بەڵام هیچ کاتی ئامادە نەبوونە حکوومەتی هەرێم کەناڵی ڕاگەیاندنی هەبێ و لە خزمەتی حکوومەتی هەرێما بێ کاتێک کە ئەم کەسانش کاتێک کە سەرۆکی حکوومەت لای پارتی لای کەسێکیانە کار دەکا بۆ ئەوەی پێگەی حکوومەتەکە بەهێز بێ ئەوەندەی خزمەتی دەکا بەڵام کاتێککە لەو پۆستە نامینە دەچێتە شوێنێکیکە کار دەکا بۆ بەهێزکردنی ئەو جێ و لاوازکردنی حکوومەت کەواتە ئەوەی کە هەیە بۆ خۆی سیستەمی حکومڕانیەکەی و ئەو عقلیەتە حیزبی ئەمڕۆ لە هەرێمی کوردستانایە خزمەت بەوە ناکە ئێمە حکوومەتی موسساتمانە بێ حکوومەتێکە لە خزمەتی خەڵکیدا بێ و هەوڵدا بۆ ڕێککەوتن لەگەڵ حکوومەت ئەوەی کە ئەمانە ئەو کەسانەی بەناوی حکوومەتشەوە قسە دەکەن ئەوەندە کار دەکەن کە خزمەت بە کەسایەتی خۆیان بکات لە ناو حیزبەکە و خزمەت بە پێگە و حیزبەکەیان بکات بۆیە ئێمە نەگەیشتنمان بە ڕێککەوتن لەگەڵ بەغا بەشێکی دەگەڕێتەوە بۆ ئەوەی حیزب بەناو حکوومەتەوە کار دەکا و حیزبش بە پێی بەرژەوەندی کەسەکان و حیزبەکان کار دەکات باشە بەس کاک محەممەد وەکو بزوتنەوەی گۆڕان
لە ڕێکەوتنەکەتان لەگەڵ پارتی کەواژۆ کرابوو یەکێک لە خەڵەکان باز لە ڕێکەوتن لەگەڵ بەغدا دەکات ڕێکەوتنێکی گشتگیر کە دەبێت بکرێ و هەتا باز لە ڕەوشی ناوچە کوردستانیەکان ئاسایی بکرێتەوە ئێوە هیچ فشارێک ناکەن بەوەی کە وەک پابەندبوونێک بەو بەڵێنەی کە لە نێوان خۆتان و پارتی کراوە بۆی کە ڕێکەوتنەکەش بکرێت؟ دیارە ئێمە تەجروبەی ئەم بەشداریکردنمان ئەم جارە لە حکوومەت و ڕابردووش لەگە پارتیە لە هەردوو تەجروبەکە هیچ کاتێ پارتی ئەو ڕێکەوتانەی کە لەگەڵیان کردومانە وەکو خۆی جێبەجێ نەکردو ئیلتزامشی پێوە نەکردووە و ئەمەش بۆ ئەم جارەیدا دووەم بەشداریکردنی حکوومەت بزوتنەوەی گۆڕان لە حکوومەتە پێم وایە باجی گەورەی جێبەجێ نەکردنی چاکسازی ڕێک نەکەوتن و باش نەکردنی گوزەرانی خەڵکی باجی گەورەی ئەم دوو هەنگاوە کە دوا کەوتووە بزوتنەوەی گۆڕاندێدا لە بەشداریکردنەکەی لەم حکوومەتە لەبەرەوەی وادی بزوتنەوەی گۆڕان چ بە خەڵکی و چ بە بەشداریکردنەکەشی لە حکوومەت لەسەر بنەمای ئەوە بووە کە ئێمە بۆ چاکسازی دەڕۆین بۆ باشترکردنی گوزەرانی خەڵک دەڕۆین بەڵام دوای تێپەڕبوونی ساڵێ هیچ هەنگاوێ نابینی لە باشترکردنی گوزەرانی خەڵک بالعکس دەبینین ئێستا لە وزارەتی دارایی کە لای ئێمە ئێستا بڕیاری برینی موچەش هاتە سەری کەواتە ئێمە لەو واقعەتێ دەگەین کە ئێستا فەشەلی ئەم حکوومەتە و سیستەم حکوومەتە لە چاکسازی و جێبەجێنەکردنی ڕێکەوتنەکەی و ڕێک نەکەوتنیش لەگەڵ حکوومەتی بەغدا دیارەوە زۆر ڕوونە باجی یەکەمی بزوتنەوەی گۆڕان دەیدا لەبەرەوەی پارتی چەند ئوسلوبێک و چەند میکانیزمێکی کەی هەبوو بۆمانەوە وەکو حزب یاخود بۆ بەشداریکردن لە هەڵبژاردنەکان بەڵام پشت و پەنای بزوتنەوەی گۆڕان جەماوەرەکەیەتی ئەو جەماوەرەی کە وادی چاکسازی پێداوە بۆیە دواکەوتنی چاکسازی و جێبەجێنەکردنی ڕێکەوتن نامەکە باجی گەورەی دەیدا بزوتنەوەی گۆڕان باشە بەس وەکو ئەوەی کە ئێستا فشارە بێ لەسەر مستەفا کازمی ئەوان کە دەواازە سنووریەکانیش تەسلیم نەکەن بۆمانکانی داهاتوو کێشە دروست نابێ یاخود بڵێن ئێمە لەبەردەم بودجەی 2021 داین کە بە پێی پێڕەوی ناوخۆی پەرلەمانی عێراق دەبێت لە مانگی دەبێتە پەرلەمان دووبارە کێشە دروست ناکە بۆ ڕێکەوتن لە 2021 ئەگەر بەرپرسانی هەرێم بەخۆیان دەنەسنەوە خۆی ئەم ڕێکەوتنە تەنها بۆ ئەم چەند مانگە بوو تا ئەوەی کەوا بودجەی 2021 پێشکەش دەکرێت کەواتە بۆ خۆی بۆ ئەم سێ مانگەش ئێستا کاتێک کە دەبینین ئەم حکوومەتی هەرێم بە تایبەتی ئەم دوو مەرجەی کە دێتە پێشەوە بۆ حکوومەتی هەرێم قورس بووە ئەگەر بێت و حکوومەتی هەرێم ئەمە جێبەجێ نەکا وەکو خۆی و ڕازی نەبێ بەوەی کەەوە خاڵە سنوورەکان بەو شێوازەی کە ڕێککەوتن ڕادەستی بکە من پێم وایە مستەفا کازمی کارکتەری سیاسی مستەفا کازمی دوای جموجۆڵەکانی پێمان دەڵێ کە کەسێک نییە ڕازی بێ بە هەمان شێوەی عادل عەبدولمەهدی کە ساڵێ پارە بنێرێ یاخۆت حەیدەر عەبادی کە ماوەیە پارەیەوە نات بۆیە بۆ چوونی ئێمە ئەوەیە کە مستەفا کازمی ئامادە نییە هاوتای ڕابردوەکانی پارە بنێرێ بێ ئەوەی ڕێکەوتنەکان مەلامحی دیار بێ و بۆ خودی خۆشی هەم دەستکەوت بێ هەم وڵامێکش بێ بۆ شەقامی شیعی بەڵێ سپاس دەکەین بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕین وڵات تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام چونکە شیر لە ژیانی هەموماندا گرنگی خۆی هەیە من باشترین شیرم بۆ خێزانەکەم هەڵبژاردووە هەموو کات شیری ئاڵتونسا بە منداڵەکانم دەدەم بۆ ئەوەی مێشتێکی چالاک و داهێنەرانەی هەبێت من بە شیری ئاڵتونسا کێک و شیرینی دروست دەکەم شیری ئاڵتونسا ڕۆڵێکی گرنگی لە خێزانی ئێمەدا هەیە 100% سروشتی تامێکی نایە ئایا تا ئێستا کێشەی کارەبات هەیە؟ بێزار بوویت لە کێشەی کەمی کارەبا و بڕانی بەردەوامی؟ بە دوای کارەبایەکی بەردەوام و بێکێشە و تێچووی کەمدا دەگەڕێیت؟ ئەوە فانسی پاوەر سەرجەمە و کێشانەی بۆ چارەسەر کردویت بە دانانی سیستەمی سۆلار و وەرگرتنی وزە لە خۆرەوە با بەکارهێنانی باشترین مەوادی ستانداردی جیهانی کە سەرجەمیان گرنتی چەندین ساڵیان لەگەڵدایە بە سەرپەرشتی ئەندازیار و ستافی شارەزا و بازمون کارەکان جێبەجێ دەکرێن ئەم سیستەمە دوورە لە تێکچوون و هیچ تێچوویەکی ڕۆژانەی نییە هەروەها بە دۆستی ژینگە ناسراوە و ژینگە لە پیسبوون دەپارێزێت فانسی پاوەر بۆ داهاتوویەکی ڕووناکتر ناونیشان سلێمانی شەقامی مامۆستایان نزیک شەقامی قەنات تەلاری جاسەنە 0 153 153 85 85
ئەم کوڕاناوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە ئەم چەشناوی باریە حەزی لە چپسی نینیە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە هەر جوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەپارەی زۆرە بشاری نینی تامێکی لە یاد نەکراو برنجێک بخۆن کە دڵنیابن لەسەر چاوەکەی چونکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە برنجی سروشتی شیمال باشترین جۆری برنج لە تەواوی دنیا ئەویش بەهۆی ئەوەی لە خاکێکی بەپیت و جەوێکی شێدار و باراناوی شیمالی ئێراندا دەڕوێت برنجێکی سروشتیە و هیچ مادەیەکی کیمیایی و حافزەی تێکەڵ نییە و هیچ زیانێکی بۆ سەلامەتی و تەندروستی و قەڵەوی نییە بگرە زۆریش بەسوودە پێکاتە و ڤیتامینەکانی برنجی سروشتی شیمال پرۆتین ئاو ڤیتامین ئی کالیسیۆم ئاسن مەگنیسیۆم مەنگەنیز پۆتاسیۆم ڤیتامین B1 B2 B3 B5 B6 واتە ئەم برنجی کارگەکان نییە خاڵی بێت لە ڤیتامین بەڵکو و چڵتوکە و خۆمان کڕی دەکەین شێوازی لێنانی لەگەڵدایە بۆ دەستکەوتنی برنجی سروشتی شیمال پەیوەندی بکەن بە 1970 353 27 27 هەر کات تاقیتان کردەوە خۆتان بڵاوی دەکەنەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز کاک شیروان کەرەم و لای بەڕێز سەبارەت بە کات کوشتن کە دەسەڵاتدارانی هەرێم لە ماوە ڕابردوو و کاتی زۆریان بە فرۆداوە بۆ ئیگلاکردنەوەی کێشەکان لەگەڵ عێراق و سەب بەنسبەت نەوت و بەنسبەت خاڵە سنووریەکانیش چەندە کاریگەری خراپی دەبێت بۆ ساڵی داهاتوو بۆی کە لە بودجەی 2021 بڵێن ڕێک بکەون لەگەڵ بەغداد ئەمان ئەگەر بیانەوە هەر وەک لە ساڵی 2021 ئێستا 2020 بەڕێ بکەن من قەناعەتم هەیە بە هیچ شوەیەک قدرەتی ئەویان نییە بەڕێ بکەن چونکە ئەکرێ ئێستا ئەم دووسێ مانگە بە هەر شوەیەک بێ بڕوە بە فشاری ئەمریکا دەخولێنێتەوە یەکگرتوەکان یان هەر شتێکی تر بەڵام لە ساڵی 2020 کە بارەتەوەکە جیاوازە بێ چونکە پەیوەندی بە میزانیەوە هەیە یان موازنەوە هەیە پەیوەندی بە بوجەوە هەیە ئایا ئەکرێ چۆن مامەڵە لەگەڵ هەرێمە ئەکرێ یان نا ئێستا 2020 موازنە نەچووە پەرلەمانی عێراق بۆیە کە نەچووە پەرلەمانی عێراق تۆزێک سەرۆکوەزیران ئازادی ئەوەی هەبوو کەوا مامەڵە لەگەڵ هەرێمە بکە لە ساڵی 2021 موازنە دائڕێژرێ ئەو بوجە بان بڵێن کە دائڕێژرێ خاڵێکی پەیوەندی هەیە بە شێوازی مامەڵەکردن لەگەڵ داهاتی هەرێمی کوردستان و پەرلەمەنتارە کوردەکان خۆیان هەوڵی ئەوە دەن کەوا ئەوە بخەنە ناو موازنەی 2021ەوە چۆن ئەخرێت بەو شکلەی کەوا دائڕێژرێت و لە ناو ئەو بوجەیە جێ ئەبێتەوە 2021 حکوومەتی هەرێمی کوردستان ملزەمە بۆ ئەوەی کەوا پابندی بێ پێوەی ئەگەر پابند نەبێ پێوەی حکوومەتی بەغا ناتوانێت لەگەڵ هەرێمە بێت چونکە ئەو کاتە هەڵبژاردن لە ڕێایە هەڵبژاردن کازمی ئایا بچێتە ناو لیستێک دروست بکە وەک ئەوترێ لەگەڵ دکتۆر بەرهەم یان نا لایەنە شیعەکان بە هیچ شێوەیەک ماوەی ئەوە نادنکەوە بەغا زۆر بەرەوبێش هەرێم بێت چونکە ئەیانەوێت جەماوەری خۆیان هەڵ بسێنەوە ئەو بارودۆخی کەوا ئێستا لە بەغا هەیە پێویستیان بەوە هەیەکەوە دەنگ کۆ بکەنەوە ئەو دەنگ کۆکردنەوەی بەشێکی ئەگرێت تەنانەت لە مووسڵیش ئەو مەسەلەیە هەر ئەبێ ینی هەر بووە ئەکرێت بەوەی کەوا ململانەیە کە لەگەڵ هەرێمەکەوە پارە نەدرێتە هەرێمکی ئەچێتە ژێریان ناچێت احتیمال لە ئێران ڕۆڵێک ببینێ لەو مەسەلە بەڵام لە کۆتاییە هەرێم ئەبێ ئێستا خۆی بۆ خۆی ئەگەر نیازی بێت 2021 هەر بەم شێوەیە بەڕێ بکە ئەو کاتە ئەبێ خۆی بۆ خۆی بە خۆیان بچێتەوە شێوازی کارگەڕی و ئیدارەکردنی داهات و دارایی و پارە لە هەرێمی کوردستانە بە شێوەیەکی تر بێکە لە 2020 جابێ بەس ئەوە تازە بووێنی مستەفا کازمی لەگەڵ دکتۆر بەرهەم نا ئەمە دەنگۆی ئەڵێم ئەگەر دەنگۆیەکەیە دەنگۆیەوە لیستێک دروستکەن بێکەوە ئەگەر ئەوە بکە ئەوە خراپتر ینی ئەوە کازمی قرسە بووی چونکە ئەو کاتە ئەگەر موچە نەنێرە زەرەری دەنگی کوردستان ئەکە
ئەگەر بینێرێ ئەوە بە شێوەیەکی تر بەڵام ئێستاش جەماوەری کوردستان بە شێوەیەک ئاراستەکەی وایە کە زیاتر بەرەو بەغدا بڕوە یعنی بە تایبەتەوانێکەوە موچەخۆن و زەرمەندن لەو بارودۆخێکەوە ئێستا هەیە بەرەو بەغدا بڕۆن کە بەرەو بەغدا بڕۆن ئەو کاتە ئایا بەرزکردنەوەی ئاڵای دژایەتیکردنی ئەم دوو حیزبە بۆ پەرلەمانی بەغا چەندە کاریگەری ئەبێ موچە و نەدانی موچە لەلایەن بەغداوە کاریگەری ئەبێ لەسەری ئەوە پەیوەندی بەوە هەیە یعنی ئەوانیش ئەوێ بچنە ناو چوارچەوەیەکی سیاسیەوە واتە ئەبێ بە بەشێک لەوەی کە ئایا ناردنی موچە و بەڕێکردنی ئەم دوو حیزبە دەسەڵاتدارە لە هەرێم چەندە کاریگەری ئیجابیان سلبی ئەبێ لەسەر ئەو لیستە و ئایا نەناردنی چەندە کاریگەری سلبیان ئیجابی ئەبێ و ئایا لایەنە شیعەکانی تر ئەوانەی کەوا دژ بە ناردنی پارەن بۆ هەرێم تا ئاستی ئەوەی کە تەنانەت فواد حوسێن هیچ نایاساییەکی نەکرد کاتێکە وەزیری دارایی بوو لە یەکێ لە مانگەکانە 360 7 ملیاری دیناری نار بۆ هەرێم بۆچی چونکە ڕێکەوتنەکەەوە ئەڵێ ئەگەر هەرێم پابند نەبوو ئەوان نسبەتی 250,000ەکە قەتع بکرێت لەو پارەی کەوایە بۆ هەرێم فواد حوسێن ملتەزیم بوو بەوە هیچ بەڵام لەگەڵ ئەوەشا ئەیانش بی دەنەدادگا لەگەڵ ئەوەشا کۆمەڵی پەرلەمانتا لە دەستگای نەزەهەش کاتیان لێ کردکەوە ئەم لە خیانەتی کردو پارەی یان داهاتی حکوومەتی عێراقی بەهەدەر داوە تا ئەو ئاستەش جا ئێستا ئایا کازمی ئەتوانێت ئەوە بکەیەنە حکوومەتی هەرێم دیسانەوە ئەڵێم چی بژاردێکدا ئەم دوو حیزبە بەس ئەوەندە دزینەکەن بەس دزینەکەن بەس بە دەستپاکی مامەڵە لەگەڵ ئەو داهاتێکەوە هەیە بیکەن بە شێوەیەکی ڕوون داهاتی مانگانە بخەنە میدیاکان بۆ جەماوەری کوردستان من قەنەعەتم هەیە جەماوەر بێدەنگە بێ و بارەتەوەکەش ئەڕوە ئەگەر دزینەکەن دەژین ئەوەیە ئەو کاتە من وازانم هەندێک لاشە هەیە تووشی گەنگرین بووە بە شێوەیەکی نائاسایی ئەبێ مامەڵی لەگەڵا بکەیت من وازانم دەسەڵاتی هەرێم لە کوردستانە تووشی گەنگرین بووە بڵێ مانەوەشی پێ دوایە لەسەر گەندەڵی ئەبەم شکلە ناڕوە ئەمەن چاوەڕێی دەرفەتێکن باش چاوەڕێی دەرفەتێکن چاوەڕێی تەسلیم بوون نین بە بەغا چاوەڕێی دەرفەتێکن 2021 ئەو دەرفەتیان بۆ ئەخڵقێنەیان نا ئەوە ناسن بەسەر لەسەر حسابی موچەخۆر بێگومان لەسەر ئەم بارودۆخێکەوە ئێستا هەیە بەڵێ کاک محەممەد بگەڕێمە لای بەڕێزت سەبارەت بە هەر پەیوەست بە موچە یعنی ئێستا بەتابەتی لە کەرکووکیش لە ناوچە دابڕاوەکان بە حکومیەوەی کە بەڕێزشی لەوەی لە سەڵاتی کوردی زۆر بێزار بوون کە ئێمە دەبین 9,000 مامۆستا لە کەرکووک داوا دەکەن کە موچەکانیان بگەڕێتەوە سەر بەغداد دیارە بۆ خۆی لە کەرکووکە ئەو ژمارە فەرمانبەرەی مامۆستایان و فەرمانبەرەی خوێندنی کوردی کە لەسەر حکوومەتی هەرێمن هەمان معاناتی فەرمانبەر و موچەخۆری هەرێمی کوردستانیان هەیە بەڵام ئەوەی کەوا دیسانەوە کێشەی گەورەی کەرکووک و کەرکووکەکانە ئەوەیە ئێمە پرسی سەرەکیمان پرسی خاکە لەو ناوچانە کە دەبینین ئێستا وکو بەڕێز لە سەرەتاکە باسی کرد ئێمە لەوەی کەوا ئەولەوێتمان پرسی جێڕانەوەی خاک بێ ئەولەوێتمان پرسی کەرکووک و ناوچە کوردستانەکان بێ ئەولەویەتمان ڕاستکردنەوەی شکستی لە دەستدانی ئەو خاکە بێت لە ئەنجامی ڕفراندۆم بینیمانە ئێستا هەموو توانایی دەسەڵاتی کوردی لەوەی سڕکراوەتەوە چۆن بڕێ پارە لە بەغاوە دابینکە بۆ موچە خۆران ئەمە ئەووامان لێ ئەکا کە لەوە تێ بگەین ئێستا ئەولەویەتی ئەم دەسەڵاتە کوردیە بۆتە برە دابینکردنی بڕێ موچە لە بری کێشە گەورەکانی خاک ئەمەش بەڵگەیە لەسەرەوەی ئەم دەسەڵاتە بۆ خۆی ئێستا لە لووتکەی شکستە وای لێ هاتووە هەموو پرسێکی وەلاوە ناوە پرسی گرنگی وەکو خاک و چارەنووسی خەڵکی کوردی ناوچە کوردستانەکانی وەلاوە ناوە کەوتۆ دای بڕێک پارەی موچە پێم وایە لەوەشا ڕاستگۆنیە کە بگا بە ڕێکەوتن و هەتا بۆ پرسی خاکش دەبینین دیسانەوە بەرژەوەندی حیزبی و دووفاقی سیاسی تەعامل دەکرێت ئەبینین کاتێک کە بەرژەوەندی حیزبی دەخوازێ لایەنێک لە شارێک لەو شارانەی کە ئێستا لە شەر دەسەڵاتی حکوومەتە بوونی هەبێ دەبینین دەگەڕێتەوە بۆ نمونە دەبینین لە مووسڵ لە پرۆسەی سیاسی پارتی بەشدارە جێگری یەکەمی پارێزگاری مووسڵی هەیە لەگەڵ کوتلەی فالح فەیاض کە ئەو کاتە ڕاوێژکاری هەیئەی حەشدی شەعبی بوو ڕێککەوتن ئەو پۆستیان دەستکەوت بەڵام بووە کەرکووک بەرژەوەندی حیزبی وا دەکا کە ئەوان نەگەڕێنەوە کەواتە ئێمە نەک هەر قوتی خەڵکی موچەی خەڵکی بۆتە قوربانی بەرژەوەندی حیزبی ململانەی حیزبی بگرە خاک و خەڵکەکەشی لە کەرکووک
لە ناوچە کوردستانەکان بوونەتە قوربانی ئەو بەرژەوەندیە حیزبیە بۆیە ئەمەی کە ئێستا دەیبینین بەڕاستی وەکو پرسێکی نەتەوەی نیشتمانی لە کەرکووکە بە تەواوی خەڵکی ئەو ناوچانە بێئمێت بوون لە سیاست مەدارێک لە حکومڕانێکەوە یعنی ببینی تۆ بەرپرسی حکوومەت وەفدی حکوومەت دەچێ بۆ ڕجاوتکایی موچەی مانجێ حتمما ئەو وەفدانە ناتوانن شەڕی جێڕانەوەی خاک بکەن حتمما ئەو جۆرە وەفدە ناتوانێ ئازاری کەرکووک یاخۆت بتوانێ پێگەی کورد هەڵسێنێتەوە لە شاری کەرکووکە ئەو هەموو پۆستەی لە دەستدا بۆیە من پێم وایە بە نسبەت ناوچە کوردستانەکانی دەرەوە کە پرسی سەرەکیمان پرسی خەڵک و خاک بووە بە تەواوی بێئومێد بووینە لەم دەسەڵاتە سیاسیە بتوانێت هیچی بۆ بکە دێتە سەر ئەوەی کەوا بۆ موچەکەش ئێستا دەبینین بەڕاستی پێم وایە ئەم دەسەڵاتە لەوەش ڕازگەو نییە و ئەبەم جۆرەش تەعاملکردن دووفاقی لەگەڵ مستەفا کازمیە مستەفا کازمی بۆ خۆی پرۆژەیەکی درێژخایەنی هەیە بۆ عێراق و بۆ خۆشی بەشێکە لە پرۆژەی دەوڵەتە ئیقلیمیەکان و بە تایبەتی ئەمریکا بەڵێ بەڵێ کاک محەممەد دەبێتە بەشێکی سەرەکی بەڵام پێم وایە ئەوەی بەلای کازمیەوە گرنگ دەبێت سەرکەوتنە لە شەقامی شیعی و سنی بۆیە کورد دەبێت لەوە تێبگا من پێم وانە شەقامی شیعی و سنی کازمی دەکاتە قوربانی شەقامی کوردی باشە بەس وەکو ئەوەی کەوتت دەسەڵاتدارانی هەرێم لەوەشدا ڕازگۆ نەبوون کە ئێستا کێشەی هەموو کێشەکانیان لە موچەدا کورد کردوێتەوە بەڵام بەسەراستی هەرێمیش دەڵێن حکومڕانی تەنها موچە دابەشکردن نییە جگە لە موچە دابەشکردن کارێکی تریان هەیە کە موچەشیان پێدابەش ناکرێت سەرۆکی حکوومەت لە چاپێکەوتنەکەی لەگە میدیاکاران دەڵێ ئێستا هەموو شتەکان لە موچەیە کۆکراوەتەوە ئێمە خەبات و شۆڕشمان نەکردووە بۆ موچە دەڵێ سەدام حوسێن موچەی دەدا ئێمە خەباتمان کرۆ بۆ ماف و ئازادی و یەکسانی بەڵام بەڕاستی با ئەمڕۆ خەڵکی کوردستان بەڕاستی واقعەکە دەبینین ئایا خەڵکی کوردستان لە سایەی ئەوەی ئەوان پێی دەڵێن خەبات و شۆڕش گەیشت بە ماف و ئازادی و یەکسانی ئەوە هیچ موچەکەی بوو بە قوربانی سیاسەتی ئەوان ئەو موچەی کە ئەوان خۆیان دەڵێن سەدام حوسێن دەیدا ئێستا ئەوان ئەو موچێشیان بۆ نادرێ لەگەڵ ئەوەشا کاتێککە مامۆسایەکی خانەنشین لە پایتەختدا داوای موچەکەی دەکا لە بری ئەوەی ڕێزی لێ بگرێ دەدرێتە بەرشە و ئێستا خەڵکی کاتێک کە داوای ماف و ئازادی دەکا لە هەولێرە دەبینین خەڵکی لە هەولێر و دووەکە دەگیرێ و لە ئێستا لە زیندانە سجن کراوە کەواتە ئەوەی ئەوان باسی دەکەن نە ئەو شۆرش و خەباتی ئەوان باسی دەکەن گەلی کوردی گەیان بە ئازادی و یەکسانی و ماف و نەتوانیشی پارێزگاری لەو موچەیە بکە کە وەکو خۆیان دەڵێن سەدام حوسێن دەیدا بۆیە ئەمە لووتکەی شکستە نە ئازادی و ماف و یەکسانی لە سایەی ئەم دەسەڵاتە بۆ خەڵکی فراهەم بوو نە ئەو موچەیە کە خۆشیان بە قەولی خۆیان لە بەغداوە داهات بەردەوام بوو کەواتە ئەوان شکستیان هێناوە لەوەی بتوان موچە دابینکەن و شکستیانش هێناوە لەوەی ماف و ئازادی و یەکسانی بۆ خەڵکی کوردستان فراهەم بکەن باشە بەس وەکو ئەوەی کە ئەمڕۆ بەرپرسێکیەوە کاک جەلال جەوهەر ئەندامی خانەی ڕاپەڕاند باز لە وتارێکدا باز لەوەکە کە 650,000 بندیوار هەیە ئەم ڕێژەیە پێ دوایەوە کارە بەوەی کە لەگەڵ بەغداش نەگەر بەڕێکەوتوو وە لیستێکی پاک بڵێن لیستێکی پاکی موچەخۆران ڕەوانەی بەغداد نەکرێت کە حەکیم کێشەی حکوومەت ئەوەی کە ئێمە پێ دەڵێن حکوومەتی هەرێمی کوردستان هیچ سێکتەرێ لە سکرتەرەکانی حکومڕانی لە فەرمانبەری بەشە ئیدارەکەیەتی لە سامانە سروشتەکان کە نەوتێتی لە خاڵە گومرجەکان هیچی ئەمەندەی گەندەڵی تێیە ئەمەنەی ناشەفافی تێیە ئەمەنەی ناشرینی تێیە هیچی کەڵکی ئەوەی نییە ببردرێتە بەغدا و مناقەشە بکرێ بۆیە کە پرسی فەرمانبەرانش باز دەکرێ ئەو ڕێژە زۆرەی بندیوار من پێم وانە دەسەڵاتی سیاسی دەست لەو بندیوارە هەڵگرێ لەبەر ئەو بندیوارانن کە ئەم دەسەڵاتیان ڕاگرتووە ئەو کەسانن لە کاتی هەڵبژاردنەکانە چاو لە خەڵکی لایەنەکانی کە سوور دەکەنەوە هێرش دەکەنە سەر خەڵک تەزیر بۆ حیزبانە دەکەن بۆیە ئەو بندیوارەی باز دەکرێ ئەو بندیوارانن کە ئەم دەسەڵاتە سیاسیان ڕاگرتووە و هیچ سێکتەرێکی حکومش لە هەرێمی کوردستان ئەمەنەی گەندەڵی تێ پێم وانە بتوانن بە شەفافانە لەگەڵ بەغایە باسی کەن و مناقەشەشی کەن بەڵێ سوپاس دەکەم کاک محەممەد کاک شیرۆم گەرم بۆلای بەڕێزت سەبارەت بە وڵاتانی بڵین هەمی قلیمی و پێ دوای ئەمریکاش خواستیوەیە کە مستەفا کازمی دەربازە سنووریەکانی هەرێم کۆنتترۆل بکە ئەگەر فشاری کرد بێت لە بەغداد بۆ نردی موچە فشار هەیە لەسەر هەرێمیش بۆی کە لەبارەی دەرواز سنووریەکان ڕێککەون پێ دوایە من وازان ئەمریکا ناچێتە ئەو تەفاسیلە ئەمریکا ئەڵێ لە کولیاتە داواکەم لە هەولێر و بەغداد ڕێبکەون و بگەنە ڕێکەوتن و ئێمە پێشوازی لەو ڕێکەوتنەکەین کەوا هەیە ئەگەر کازمی پارە بنێرێ و
بە ئاسایی بڕوا و هەرێمیش بەدەنگی ئەمریکا پێی خۆشە و بەڵام ئەگەر پارە نەنێرەوە هەرێمیش ئێنادی بکات و هەندێشت بوێ بە مایەی ئەوەی کەوا کازمی بە گوێرەی دەستور مافی ئەوەی هەیەکەوە ئاگاداری ببێت لەسەر خاڵە گومرگەکانی هەرێم بە گوێرەی مادەی 114 دەستور کازمی داوا شتێکی نەکەوە ئەمانیش ناتوانن نکۆڵی لێ بکەن خۆشمان دەنگمان پێداوەکو کورد بەو نە ئەمانیش ناتوانن نکۆڵی لێ بکەن ئەمریکا ناچێتەوە ئەوە تەفاسیلە بەس من ئەمە شتێک بە کاک محەممەد بڵێم من قسەکانی ئەوە دیارە هەم ناڕازیە لە هەرێم هەم ناڕازیە لە دەسەڵات و زۆر بەغداش یعنی باش لە مۆزوعەکە تێگەیشتووە و ئەو نەغمەش نییە کەەوە گۆڕان ئێستا لە ناو حکوومەتایە نەغمەیە کە تەنانەت معارەزە بە ناڕازیە لەو سیاسەتەشکەوە ئێستا گۆڕان گرتوێتە بەر و تەرسی لە داهاتوی گۆڕانیش هەیە و بەڵام ئەکرێ ئەمە ئەوان گۆڕانیش خۆیان لە نەوخۆیانە هەندێک بەخۆیانە بچنەوەکەەوە ئەوان بەشێکن لە حکوومەت بەشێکن لە دەسەڵاتیش خراوان ڕەنگە بڵێن لە حکوومەت داین بەڵام لە دەسەڵات جێگەری سەرۆکی هەرێمیان هەیە لە سەروی حکوومەتەوەیە جێگەری سەرۆکی هەرێم ئەمە دەسەڵات ئەمە دەسەڵاتە حکوم ئێمە دەوڵەتمان نییە دەسەڵاتمان هەیە بەڵام دەسەڵات ئەبێ ئەوانیش بە ئەرکی خۆیان هەڵبسن ئایا ئەگەر ئەم بارودۆخیان پێ چاکەکرێ باشە چاکیکەن پێیان چاک نەکرێ تحملی ئەو فشار و زەختە زۆرە نەکەن کەەوە ئێستا لەسەر حکوومەت و لەسەر دەسەڵاتی هەرێم هەیە باشە کاک محەممەد ئەگەر شتێکت ما بێ بە کورتی بە سەبارەت بۆش کە هەر تۆ بەدام ئۆپۆزیسیۆنی سوپاس دەکەم بەڵێ بەتەکید من دەخل لەسەر ئەوە دەکەمەوە ئەو ئیتفاقی ئێمە لەگە پارتیا لە پێناو چاکسازی بووە ئەو ئیتفاقی ئێمە لەگە پارتیا و بەشداریکردمان لە حکوومەت لە پێناو باشترکردنی گوزارانی خەڵک بووە زۆر بە ڕاشکاوی ئەدەڵێن ئێستا نە چاکسازی کرا و نە گوزارانی خەڵکش باش بوو ئەمە بڵێ گۆڕان ئەبێ چۆن وعدمان بە خەڵکدا بۆ ئەو بکەین ئێستاش دەبێت ڕازگۆ بین پێش ئەوەی لەگە پارتی کە ئەمە جێبەجێ ناکا من پێم وایە دەبێت لەگە خەڵکی خۆمانە ڕازگۆ بین بۆیکەوە ئەم بەر پرسیارەتی کە ئەمڕۆ دەکەوێتە سەرشانمان لە ئەنجامی بەشداریکردنمان پێم وایە بەڕاستی ئەم حکوومەتە شایانی ئەوە نیە ئێمە ئەو بەر پرسیارەتی هەڵگەرین بەرامبەر بە خەڵکی هەرێمی کوردستان کاڵکی تێیان نەماوە پێ دوای ئەم حکوومەتە من پێم وایە ئەم حکوومەتە بە تایبەتی هەردوو بەشداریکردنەکەی بزوتنەوەی گۆڕان هیچ کاتی ئەوەی کە ئێمە بۆی چوونە جێبەجێ نەکراوە یعنی بەڕاستی گەیشتنێتە ئەو قەناعەتە بابەتی چاکسازی بەو نەوعی کە خەڵک ئێوە و ئێمە ئەمانەوێ و خەمخۆرانی هەرێمی کوردستان دەیانەوێ ئەم دەسەڵاتە سیاسیە ئەو قۆناغی تێپەڕاندووە بەجددی دەڵێم ئەو چاکسازی ئێمە دەمانەوێ بەم دەسەڵاتە ناکرێ و نیەت و نیازشی نییە بیکە بەڵێ سۆر بە کورتی کاکشیرۆن پێ ئەم دەسەڵاتە وەکو محەممەد چاکسازیێک ناکات مؤهل نییە بۆ ئەوەی کەەوە ئەو چاکسازی بە پەلەی تۆ چاوەڕێکی بکرێ بەڵێ سپاس زۆر سپاس بۆ بەرەزان شیروان شەمیرانی شارەزارە کاروباری عێراق لە سودوی سەرکی هەروە لە کەرکووکەوە محەممەد نەسەردین سکرتێری مەکۆی کەرکووکی بزوتنەوەی گۆڕان سپاس بۆ بینێرانی بڕای سپاس بۆ ئەوکارانم خواتان لەگەڵ